ئەو ئەمانی لەبیر ناچێتەوە قوچی منەڵێ کار دکتۆر تاکە هۆکار ئەم ئەیڵێ تەوانێ ئەڵێ بێ من بیخەمە سەر جادە چی لە من کردووە ئێمەی دەربەدەر کردووە ئێمە کۆڵانە ئەو کۆڵانمان کردو آخر ئەوە گوناحی من نیە ئەنجا ئێستا ئەو پەکیشی کەوتووە ینی بەو تەمەنەوە بۆ چۆ بچێ ئەنجا بۆچی ئێمە بە ئاگری کەسانی تر بستوین ئەم هەر ینی ئەوەش نابڵێم هەر خۆمان کێشەمان لەسەروێ ئەچێ بە براژنەکان مەڵێت ئەوانیش دایم لەگەڵ براکان ما کێشەیان هەیە بۆی دایکم ئەم خانەوە بفرۆشێ ئەوە کێ پەیوەندی بە منەوە هەیە یعنی ئەوان خۆیان وەزعی مادیان باش نییە خۆیان خۆیانە خانۆگە بفرۆشن و بچن 100 مەتر عەرزە زەوی لە شوێنێکی دوور بۆ پارێ بکڕون نەجاتیان بێ لە کرێچێتی یعنی کاک دوورم دایکی لەگەڵ کەسایی دارە ناکە لەگەڵ هەموویان کێشەی هەیە بەسە کاک عەبدوڕەحمان یعنی بە تۆ جەنابێ من پرسیارم کرد و خێزانەکەش وتی ینی تۆ کەسێکی متەدەین و خوا ناسی تو ئیمانداری تو ئەهلی مزگەوتی تو بە حسابی خۆت بەڵام بە کردار پێچەوانی ئەوان ناکە عاجز مەبازین بۆچی جەنابێگەت شارەزابی لە دینە ئیمانە هەبێ خوای گەورە فەرمێڵێ هیچ کەسێک کۆڵی گوناحی کەسانی تر هەڵ ناگرێ یعنی ئەگەر من تاوانبار بم گوناحێکم کرد بێ خۆم حەسەبی خۆمەکە ببوورە مناڵەکەم و خێزانەکەم گوناحی چییە ئەگە دایکی ئەم گوناحبارە ئەگە دایشیم عەزابی تۆی یاوە یخۆ عەزابی ئەمیشیاوە تۆشە لەگەڵیان نەبیکرێت چی بووی ئێمیشە خەفەتی نەخواردووە باشە ئێستا تۆش مەرجەکەی بۆ ئەم داناوە یابێ ئەو خانۆ بفرۆشن کە وەرەسەیە بەوەی دایکی کوێتە سەرجادە یا ئەوەیە لی جابیتەوە باشە ئەم لە تۆ جیان نابێتەوە ئەم خراپەی نییە لەگەڵتا تۆ خۆش دەڵی ئافرەتێکی باشە پێشتر لەگەڵ تا دانیشتوین و گلەی و لەم نییە ئەی باشە بۆ کۆڵی گوناحی خەسوو دەخەیتە ئەم چ گوناحێکی هەیە ینی ئەمە دینواڵێ ینی ئەمە گوناح نییە کە تۆیکەی ئایا ئەمە شتێکی ئینسان نییە بۆچی تۆڵی خۆت بەهۆیەوەی کە خەسوو وای کردووە لە خێزانەکە تێکەیتەوە جەخۆ ئەو خەسوو کوێتە سەرجادە بۆ ئەم مرتاحە بێ و کاتە بۆ کێشەکانتان چارەسەرە بێ کاک دکتۆریان من کابراایکی متەدینم لەخوا بەزیاگە لە فەرمانی خۆ پێغەمبەر صلی سەلەم دەرناچم ئەو فەرمانی خوایە بە قوربان ئەڵێ کەس گوناح ینی ئەم گوناحی چییە بەرپرسیار چییە کە دایکی غەڵەتی کردوم باجەکەی با ئەخوا کەشتی وای وتۆ کاک دکتۆریان ینی خۆی گەورە فەرمێ بەرچی ئازاریانەی بۆ شوێ ئازاریان بەرەوانێ من حلێکی ئاسانم بۆ داناوە ینی نەربەشتومە سەرگەردان بێت و خەفەت خوات و لە سۆزی مناڵەکانیشمان بێبەش بێ ینی حلەکە ئاسانە بە خانۆگە و فرۆشن و تەواو ئێمە چەند ساڵێکی زۆر دەردی کرێچێتیمان چەشت تاڵاوی دەربەدەری ینی باویش قەیچەکە ماوەی چێژ بزاوزان چەند ئازارەکەی ناخۆشە ئەو هەموو زوو خاوی کردو بە دڵی ئێمە و ئەو هەموو خەڵکیە باویش خۆی کەمێک باجی تاوانەکانی خۆی بات و کەمێک خەفەت خوات